بۆیە ژیان جوانتر بێ پێویستە هەموومان لێبوردە بین. يجب أن نكون متسامحين مع الآخرين. لێبوردەیی ئاکاری مرۆڤێکی ڕۆشنبیرە. هەروەک چۆن پەروەردگار لێبوردە و میهرەبانە، تۆی مرۆڤیش پێویستە لێبوردە و میهرەبان بیت. لە هەموو بارودۆخێکدا دوتین لێبوردە بین. ئەو مرۆڤانەی کە لێبوردەن کەسانی دەروون دروستن و ئەو مرۆڤانەی کە ڕق یان قینیان لە دڵایە کەسانێکن کە زیاتر ڕوبەڕووی کێشە و گرفتە بوونەوە لە ژیانی خۆیاندا بە هیوای دەروونێکی دروست بۆ هەمومان. هەموو کێشێکی گەورە ئەتوانرا بە داوای لێبوردنێکی چارەسەر بکرێت.